ئەو بابەتانی کە گفتوگۆی جددی لەسەر کرا مەسلەی بە عەرەبکردنی کەرکووک کە ئێستا درێژەی هەیە و هەروەها لەسەر مەسلەی قانونی انتخابات قسەی جددی کرا بۆی پشتیوانی خەڵکی کەرکووک بکە و هەروە لەسەر لیستی هاوپەیمانی ینی ئەو لیستەی کە ئێمە بەنیازین دروستیکەن لەسەر ئەوە قسەی جددی کرا و لەسەر مێژووی شاری کەرکووک کە غەدرێکی زۆر لە کوردی کەرکووک کرا و هەروە بە دوکۆمنت ئەو خەڵکانەی کە لابراون لەسەر کارەکەی بە ناقانونی و لە پرۆسەی تعریبە ئەوانەمان گشتی بە دوکۆمنت خستە بەردەستیان گفتوگۆی جددی لەسەر ئەوە کرا کە یونامی پشتیوانی ئێمە بکە بە قانون نەک ئەوەی کە حەقمان لای خەڵکە ئەوان بۆمان وەرگن ئێمە وتمان لەگەڵ قانون نین لەگەڵ ئەوەین قانون جێبەجێ بکرێت و قانون لە ساڵحی هەموو خەڵکی عێراقا لە ساڵحی کورد و خەڵکی کەرکووکیشایە پێمان وتن کەمانە قانون پێشێلەکەن ئێوە ئەبێ لەسەرەوە بابەتە بە جددی بەجواب بێن ئەوانیش هەموو لایەنە سیاسیەکان کە بەشدار بوون هەرێکە قسەی خۆیانیان کرد لەسەر ئەو بابەتە بەڵام بەجی جددی گفتوگۆکان ئەمانە بوو کەمۆم باسکردن و ئەوانیش لە لای خۆیانەوە وعدی ئەوەیاندا کە پاڵپشتی جددی ئەبن بۆ ئەوەی شاری کەرکووک هێور بکرێتەوە تەتبیع بکرێ و ئەم هێزە عسکەرتاریەتی کە ئێستا لە کەرکووکێ دوور بخرێتەوە چونکە ناکرێ شاریکی گەوری وەک کەرکووک کۆمەڵی عسکەر حکوومڕانی بکە لەسەر ئەمانە قسەی و گفتوگۆی جددی کرا و لەسەر هاوردنی عەرەبیش لە شوێنەکانی دیکەوە بۆ کەرکووک قسە کرا و پێشمان گوتن ئێمە لەگەڵ تەبایی شاری کەرکووکین و لەگەڵ تەبایی کورد و عەرەب و تورکمانان و ئێمە دەستی هاوکاری بۆ هەمویان درێژەکەین